قەیرانەکانی سیستمی سەرمایه‌داری ڕۆژ بە ڕۆژ سەختی زیاتر دروست دەکات بۆ چینی کرێکار، بۆ خەڵکی بەشمێنەت لە ئاستی دنیا، و ئەم قەیرانانە ڕۆژ بە ڕۆژ وای کردووە کە مرۆڤ بیر بکاتەوە لەوەی کە خۆی نەجاتدا، خۆی ڕزگار بکات لەم قەید و بەندە، لەم قەیرانانەی کە هەر ڕۆژە مەسەرەن بەسەری ئاشکێتەوە، بەهۆی زیادبوونی گرانیەوە، بەهۆی زیادبوونی بێکاریەوە، بەهۆی برسێتی هەژاری لە ئاستی سەرتاسەریە زیاتری کردو. ڕۆژ بە ڕۆژ چینی کرێکار و خەڵکی بەشمێنەت مەسەرەن زیاتر ئەکەونە ژێر تەئسیراتی خراپی قەیرانەکانی سیستمی سەرمایه‌داری. ئەم قەیرانە کە ئێستا هەیە ئەم گرانی و نەی کە ئێستا بەسەر کرێکاران و خەڵکی بەژمێنەت تاشکاوەتەوە هەرگیز وێنەی نەبووە لە جیهاندا. ئاستێک لە وشیاری کرێکاران هاتوتە سەرەوە کە ئاسێکی بەرزی هەیە لە چاو ساڵانی ترا. بۆیە مەسەرەن کرێکاران لەم ڕۆژان نمایشێکیان کرد، پیشانیاندا کە چیتر ئەم وەزعە قابلی قبول نییە و لەو سیستەمەی قبول ناکەن. جارێکی تر نانەوێت مەسەرەن قەیرانەکانی سیستمی سەرمایه‌داری کە بەسەر ئەواندا بشێتەوە. لەم قەیرانانەدا باوەڕ کە سەرمایه‌داران ملیۆن ڕۆژ بە ڕۆژ سەرمایەکان زیاتر ئەبێت، بەڵام لەولاوە هەژاری و بەشمێنەتیش زیاتر ئەبێت.